ڕوان ئاشکرا عێراق وڵاتی فرە نەتەوە فرە پێک هاتە ئاینزا بەڵام ئەوەی ڕوودا لێرە و لەوێ خەڵکانێکم دەیانەوێ هەموو عێراق بە یەک ڕنگ بکەن بوو کورسی پێکاتەکانیان لە هەرێمی کوردستان کە بەشێکی ڕەسەنی پێکاتی کوردستان و عێراقیشن ویسیان ئەوە ئیلغاکەنەوە نەیهێڵن قۆناغا یەکەم باش بی سەر نەگرت کە قۆناغا دووەم دەست پێ کردووە کە سکاڵیان تۆمار کردووە میوانێکمانەیە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر وا پرسی زیاتر لەگەڵ میوانەکەمان دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز هیمداد سەباح سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک هیمداد شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 کریسیانەکان هاوپەیمانەتییان پێکێناوە و سکاڵاشیان تۆمار کردووە بۆ وەرگرتنەوەی کورسیەکانیان ئایا ئێوە وەکو تورکمان هاوپەیمانیتان هەیە و بەتەمان ئێوەش سکاڵا تۆمار بکەن بۆ وەرگرتنەوەی کورسیەکانتان؟ بەڵێ پێشێکی شەو باش بۆ ئەم دەرفەتە وا دیارە دادگای فیدرالی عێراق هەر لە سەرەتادا ئێمە بەڕاستی گەشتبین نەبووین سەبارەت بە پێکاتەکان کە ئەو قەرارانەی دا چکە خۆی لە خۆیدا لەسەر چه ئەساسێک و چ قانونێک و چ مەبادئێک ئەو قەرارەیدا بەڕاستی زۆر تەئسیری لە بنەمای دەمۆکراسی و بنەمای پێکەوە ژیان کرد. ئێمە واز لە مافەکانی خۆمان نایێنین چونکو لە چوارچێوەی بابلێن یاسا لە هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان ئەم 11 کۆتایە بۆ پێکاتە دانرا بوو بۆ تورکمان و کلدان و سریان و ئاشووری برا ئەرمەنەکان ئەوە بۆ جوانکردن و دیموکراسی لە هەرێمی کوردستان بۆ پتەوکردنی ئەو پەیوەندیە پێکەوە ژیانەی هەیە لە هەرێمی کوردستان و مافێکی ڕەوای خۆیە کە هەر تاکێک بتوانێ نوێنەرایەتی خۆی بەڕاستەقینە بکە لە پەرلەمانی کوردستان بەڵام زۆر بەداخەوە دادگای فیدرالی عێراقەمە وەکو ئێمە وای دەبینن وەکو زەختێکی سیاسی لەسەر هەرێمی کوردستان و پێکاتەکانیان کردە قوربان. ئێمە وەکو پێکاتەکان تەبعاً دەستخۆشی لە هەموو لایەک دەکەین کە داوای مافی ئێمە دەکات و بۆ ئێمە شەڕی دەکا و پێشێکی دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەو سکاڵەیەی پێشکەش کرد بە تەرحیبەوە ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازی لێ دەکەین و ئێمە وەکو تورکمانەکانیش چەند لایەنێکی تورکمانی ئەو سکاڵانەیان پێشکەش کردووە وەکو برایە مەسیحیەکان بە حەقەت ئەوە وا نامینێتن و ئەو کورسیانە ئێمە لەگەر ئەوەی بگەڕێتەوە و بۆ ئەوەش ئێمە خەباتی خۆمان دەکەین لە چوارچێوەی یاسادا لە چوارچێوەی یاسادا وەکو تۆش باست کرد هەر لە چوارچێوەی یاسادا هەر خودی سەرۆکی حکوومەتیش ینی ئەو سکاڵای تومار کردووە 19 مانگیش هەر دانیشتنی یعنی دادبینی لەسەر ئەو سکاڵای بۆ ئەوی بڕیار لەسەر بدەن هیچ کۆبوونەوەیەک پێش ئەو وادەیە دەکرێت لەگەڵ سەرۆکی حکوومەت ئێوە وەکو پێکاتەکان بە تایبەت تورکمان لەگەڵ کریسیان ئیتر لەگەڵ سەرۆکی حکوومەت پێش ئەوەی ڕۆنشتنەکە دەست پێ بکە بڕیاری کۆتایی لەسەر بدرێ لە ڕووی یاساییە و بۆ ئەوەی یەکدەنگیەک هەبێ. بەڵێ بە شێوەیەکی ڕسمی تاوەکو ئێستا هیچ شتێک دیار نییە بەڵام ئێمە گەشتبینین و چاوەڕوانی وین پێشی ئەو وادەیە 19 مانکە ئەو دانیشتنە دەبێ پێمان باشە ینی دانیشتنێک هەبێتن لەگەر لایەنی پەیوەندیدار لەگەر جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی یەکدەنگ بین چونکە ئێمە دەزانین ئەمڕۆکە زەختێکی سیاسی زۆری هەیە لەسەر هەرێمی کوردستان زۆر کێشە و گرفت هەیە لە نێوان بەغدا و هەولێر ئەو کێشە و گرفتانە یەک لەوان کە هەرە سەرێکیەکان مەسەلەی کورسی پێکاتەکانە بۆیە ئەگەر بێ ئێمە لە هەرێمی کوردستان بە هەموو لایەنە سیاسیەکان لایەنی کوردی و لایەنی تورکمانی و لایەنی مەسیحی و خودی خۆمان لە ناو خۆشمان ئەگەر بێ یەکدەنگ و یەکڕەنگ بین ئەوە کێسەکەی ئێمە سکاڵەکایی ئێمە بە حەقت بە قووەتر دەبێ لە بەغدا بۆیە
چاوەڕوانین بڵێ پێویستە دانیشتێکی وا بکرێتن بۆ گۆڕینی ڕاو بۆ چوونمان بۆ ئەوەی بتوانین لە چوارچێوەی یاسادا چۆن داوای مافەکانی خۆمان بکەین. زۆر باشە کاک هیمداد ئەو تا ئەمریکاش ئەمڕۆ باشکرا داوای هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف و بەشداریکردنی هەموو لایەنەکان بە پێکهاتەکانیشەوە داوای ئەوەکە کە بەشدار بن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئێوە تا چەند گەشتبینن بەم بەڵێنەی ئەمریکا بەم قسانەی ئەمریکای کات؟ بەڵێ خۆی دنیای دیموکراسیە، دنیای فرە حزبیە، دنیای فرە فکری و دنیای فرە هەمەڕەنگی و زۆر لایەنەیە. ئەمڕۆکە ئەو پێکەوە ژیانەی هەیە لە هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستان هەموو ڕەنگێک و چینێک و توێژێکی لە خۆی گرتوتەوە. ئێمە کە لە چاوپێکەوتنەکانمان لەگەر با بڵێن قونسولگەری و دیبلۆماتە بیانیەکان بەڕاستی زۆر پێیان شتێکی جوانە. ڕاستە لە هەموو وڵاتێک گیری و گرفت هەیە، لە هەموو وڵاتێک بەڵکو دموکراسی 100% کار ناکە. هەرێمی کوردستانیش پارچەیەکە لەم جیهانە لەم دنیاە بە حەقت بەڵکو ئێمەش بەڵکو هەندێک ملاحەزاتمان دەبێتن لەسەر ئالیەت و سیستەمی پێکاتەکان لەسەر ئەدای هەندێک شەخص، بەڵام ئەو پاساوە ناداتن کە دادگایەکی وەکو دادگای فدرالی عێراق لە بنەڕەتدا کورسی پێکاتەکان هەڵبوەشێنتەوە یان کەم بکاتەوە. بۆیە ئێمە گەشتبینین، بەڵام لەگەر ئەوەشدا دەبێ ئێمە کار و چاڵاکیەکانی خۆمان هەبێ، لۆبی خۆمان هەبێ، وەکو تورکمان، وەکو برایە مەسیحیەکان لەگەر قونسولگەری گشتیەکان. ئەو فترەیە زۆر حساسە تا 19 مانگ تا وەکو بتوانین ئێمە ئەو وەرەقە زەختەی دروست بکەین لەسەریان و دووبارە کورسی پێکاتەکان بگەڕێتەوە. یعنی بەڕاستی بۆ لایەنە سیاسەکانی کوردستانیش دەمێ ئەوە بڵێم، یعنی چیتر گیر و گرفتی سیاسیەکانی خۆیان یان کەم و کوڕەیەکانی خۆیان لەسەر پێکهاتە حساب نەکەن و پێکاتەی نەکەنە کۆسپێک. باش ئێستا وەکو چۆن بڵێ تۆپەکە لە گۆڕەپانی پێکاتەکان و هەتا هەرێمی کوردستانیشە بە تایبەت ئەو وەرەقە زەختەی کە توش باست کرد، یعنی تێبینیتان هەر ئەوەندەیە کورسیەکان وەکو خۆی بگەڕێندنێتەوە، یان ئەگەر کەمتر بوون ئێوە ڕازی دەبن هەر بۆەوەندەیان هەتا ئەگەر لەگەڵ حکوومەتیش ڕێکەون بۆ پەرلەمانی داهاتوو، یان ئیلا دەبێ وەکو خۆی بیانیش زیاتر کە بە پێی ژمارەی پێکاتەکان ئایا ئێستا چەند زیاتر بووە کەمتر بووە لە ڕووی یاساییەوە چۆن باسی ئەو بابەتە کراوە لە نێوان پێکاتەکان؟ بەخوای لە ڕووی یاساییەوە تەبعاً ئەوە لە 92ەوە ڕێکخراوە بە پێی یاسا، دوایە لە 2005 بە جۆرەی یاسا بە شێوەی ڕسمی کە پێشتر بەس برایە مەسیحیەکان بوون لە 92، دوایە لە 2005 تورکمان و ئەرمەنیش زیاد کرا بە شێوەیەکی ڕسمی بە یاسا 11 کورسی. ئەو حەقە کە ئێمە وەرمانگرتووە ئەو حەقە لە چوارچێوەی یاسای با بڵێن پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان و جێگای دەستخۆشیە. ئێستا ئێمە لەگەر وادانینە کە کورسی پێکاتەکان کەم بکرێتەوە، نەخێر، ئێمە لەگەر ئەوەین لە عێراق و لە هەرێمی کوردستان ئیحساییەکی تەندروستیش بکرێتن، بەڵکو ئێمە لەگەر وەینە کورسیەکانمان زیاد بکرێن، نەک کورسیمان بێتە خوارەوە. بۆیە ئێمە داوای ئەوەی دەکەین بە زووترین کات ئەو دانیشتنە ئەنجام بدرێتن، نەخێر ئێمە لەگەر کەمکردنی کورسی پێکاتەکان نینە، بەڵکو لەگەر زیادکردنی کورسی پێکاتن. بەڕێز هیمداد سەباح سەرۆکی فراکسیۆنە بەرەوە تورکۆمانی خۆڵە پێنجەم یا پەرلەمانی کوردستانی دەپۆیەکی ڕاستەخۆش هەولێرە دیێلمە دەبن گەلێک سپاس بووە.